السلام عليكم. عليك السلام ورحمة الله. ما مصطفى بخير. أو خەریکی چین؟ والله ما مصطفى بەنیازم دەستنوێژ جاوەکە زۆر سادە. شتێکتان پێ بڵێم کە لە لای خوای پەروەردگار پلەتان بەرز دەکاتەوە بەهۆی دەستنوێژەوە. بەڵێ ما مصطفى. پێغەمبەر صلی الله عليه وسلم لە فەرمایشتێکدا دەفەرمێت ألا أدلكم على ما يمحو الله به الخطايا ويرفع به الدرجات. ئایا شتێکتان پێ بڵێم کە گوناحەکانتان لێ ڕۆژ دەکاتەوە و لە لای خوای پەروەردگاریش پلەتان بەرز دەکاتەوە؟ هاوڵان فەرمویان بەڵێ ئەی پێغەمبەری خوای صلی الله عليه وسلم. جایەکێک لەوانە پێغەمبەر فەرمووی ئیسباغ الوضوء على المكاره، ئەوەیە کە دەستنوێژ بگری لە کاتێکدا کە پێت ناخۆشە ئاوەکە ساردا، ئەو دەستنوێژە دەبێتە هۆی بەرزبوونەوە لە لای خوای پەروەردگار و ڕۆژبوونەوەی گوناه و تاوانەکان. یەکەمیان دەستنوێژ لە لای خوای پەروەردگار ئینسان بەرز دەکاتەوە، دووهەمیان گوناحەکان لە ئینسان ڕۆژ دەکاتەوە. لە فەرمایشتێکی دیکەدا هاتووە پێغەمبەر صلی الله عليه وسلم دەفەرمێت وەختێک کە ئینسان دەستنوێژ دەگرێت دەم و چاوی دەشوات، ئەو گوناهانەی کە بە چاو کردوونی دەم و چاوی پاک دەبێتەوە. وەختێک کە دەستەکانی دەشوات، قاچەکانی دەشوات، هەموو گوناهەکانی لە ئەندامەکان ڕۆژ دەبنەوە و نامێنن تاوەکو ئەو ئەندامانەی دەستنوێژی هەمویان پاک دەبنەوە، گوناهەکانیان لە ڕۆژ دەبێتەوە. لە فەرمایشتێکی دیکەدا هاتووە پێغەمبەر دەفەرمێت صلی الله عليه وسلم هەر کەسێک دەستنوێژێکی جوان و ڕێک و پێک بگرێت لە ماڵەوە، دوایی هەنگاو هەڵێنێ بەرەو مزگەوت بڕوات، بە هەر هەنگاوێک کە هەڵی دێنێ گوناهێکی لە ڕۆژ دەبێتەوە، بە هەنگاوەکەی تریان پلەیەک لە لای خوای پەروەردگار بەرز دەبێتەوە. ئەنجا سێهەمینیان لە ڕۆژی قیامەتێدا ئەندامەکانی دەستنوێژ، ئەوانەی کە دەستنوێژ ئاوی دەستنوێژی پێکەوتووە، دەناسرێتەوە ئینسانی مسلمان لە ناو بەهەشدا ئەندامەکانی دەدەرەوشێنەوە. پێغەمبەر صلی الله عليه وسلم کاتێک پرسیاریان لێ کرد ئایا بەچی ئەو کەسانە بناسینەوە کە لە دوای ئێمە دێن؟ پێغەمبەر فەرمووی صلی الله عليه وسلم بە شوێنەواری ئاوی دەستنوێژ، ئەو شوێنەی کە ئاوی دەستنوێژی پێکەوتووە، ئەو کەسە لە ناو بەهەشتێدا ئەو ئیماندارە شوێنی ئەندامەکانی دەستنوێژی دەدرەوشێنەوە. کەواتە هەر کەسێک کە دەیەوێت با شوێنی درەوشاوەیی ئەندامەکانی زیاتر کات جوان دەستنوێژ بگرێت، دەبێتە مایەی درەوشاوەیی ئینسانی مسلمان لە ڕۆژی قیامەتدا. خوای گەورە بمان گێڕی لەو کەسانە. السلام عليكم ورحمة الله وبركاته.